ئەم گۆڕانکاریانە دەتوانن زۆر بگۆڕن دەتوانێت کەوت بگۆڕێت خۆت بێنە ناومان ئاڵوودەبوون چییە؟ ئاڵوودەبوون حاڵەتێکە کە مرۆڤ لە ڕووی جەستێ زیاتر لە بردی وەکدا بە کورتیە و مەبەستەدان هەروەها لە حاڵەت زۆر زۆر بە کورتی دەبێت پێدانێت ئەوە کارە سادەکەیە لە بابەت ئاڵوودەبوونە ئەو کارێکە ئەدێتتر بەپی ئەو زەرژێرانی کە وڵاتی ئێران نەکراوە زیاتر دەتەکەن لێ وەرە شوێنی وڵاتانی کە پرۆژێکی زۆر بەکارهێنانی تایە ئاستی خوێندنی و کەسانی کە ئاڵوودەبوون زۆر زۆر خراپە ژیانیان بەرەو وێرانە ڕوا هیچ مەسەڵەن پرۆسەی خێزانی پەیوەندی خێزانەکانی ئەو نەتبینی و مادابینی ئەو نەچێت جۆرکردنی شتێکی ناکرێت دزی وەکو باسم کرد حەزی دزیکردن گرتن لە خێزان زۆر جار کێشانە لە وڵاتی ئێرانە زۆر زۆرەکە کوڕەکەیان یاخود کشەکەیان لە ماڵەوە پارە دزێ یاخود پارەی هەر کەسێکی